سڵاوتان لەبێ و بینێرانی بەرنامەی هیزرین هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر. بەرنامە و تەوەری ئەم جارشمان تایبەتە بە قسەکردن لەسەر بابەتێکی گرنگی نەتەوەیی و نیشتیمانی، ئەویش بابەتی مێژووە، مێژوو فەرهەنگی کوردیا. ئێمە لەم پرسیارەدا لەم بەرنمەیەدا کۆمەڵێک پرسیاری گرنگ سەبارەت بە مێژووی کورد و فەرهەنگەکەی پرسیار لە میوانەکەمان دەکەین. بۆ ئەم تەوەرەش بۆ ئەم بابەتەش میوانداری بەڕێز سۆران حەمەڕەشمان کردووە کە وەک مێژوو نووسێک بەخێربێک. سەرەتا دەمانەوێت بزانین جەنابەت وێزگەی کاری پیشەیت و ژیانی خۆت چۆن چییە و بۆی بۆ بنیرانی ڕوونکەیتەوە بوو. بەڵێ بناوم سۆران حەمەڕەشەوەکو خۆت ناسانمە. من ئەتوانم بڵێمێکێکم لەو کەسانی کە ژیانی خۆم تەرخان کردو بۆ تێگەیشتن لە کورد لە ڕووی فەرهەنگ و مێژوویەوە. ئەمە ینی پاشخانێکی ڕابردووی لەگەڵا من بەشێکی گەورەی ژیانم لە ئەوروپا بەسەر بردووە. لەوێ بەڕێوبەری بۆ ماوەیەک لە مەڵبەندی ڕۆشنبیری کوردی کارم کردووە کە یەکێکە لە کۆنترین ڕێکخراوی کوردی لە بەریتانیا. دواتر بەڕێوەبەری بووم بۆ ماوەیە لەگەڵ خەڵکی جیاوازە تێکەڵی چەندین بواری جیاوازی پەیوەست بە کوردەوە بووم. بۆ نمونە کەناڵێکی وەکو BBC نزیکی هەشتا بەرنامەم لەگەڵ کردوون لە ڕادیۆ یا لە تەلەڤیزیۆن. ئەمانە وای کردو هەمیشە نزیک بم لە بابەتی کورد. بەڵام ئەتوانم بڵێم 30 ساڵی تەمەنی ڕابردووم هەمووی تەرخان کردو بۆ ئەوی تێبگەم کورد لەکوێ هاتووە و ئەم نەتەوەیە کێیە. بەرهەمی ئەم هەوڵە و کۆششە دوو پەرتووکە کێکیان لە 2013 بڵاو بووە کورد چێە 10 ساڵ دوای ئەوە مێژووی بزر و نەجێڕاوی کورد کە ئەم پەرتووکەی و کە ئەم ساڵ لە 2023 بڵاو بووە ئەم پەرتووکە. ئەم پەرتووکە لەگەڵ پەرتووشی ڕابردووە بەڵام ئەمەیان کە نوێترە پرسیار لە هەموو ئەو بۆچوونە کۆنە لەسەر کوردەکە پێمانە لە کورد لەکوێ هاتووە چیە ئەم نەتەوەی لە دوور لە هەست و نستی خۆمان لە ڕق و لە بۆچوونی فکری خۆمان. چکە ئێمە زۆر جار مێژوومان بۆ ئاڕاستێن نووسیوە ینی لەژێر کاریگەری بۆچوونی خۆمان ناوەمان نووسیوە. نەخێر ئەم پەرتووکە هاتووە کوردە پێناسێنە وەک ئەوەی کە هەیە وەکەوەی کە دەستگای جیهانی پێناسانوی نەخێر لە زمانی کوردێک و کورد چێە بەڵام لەسەر بناغی زانست نەک لەسەر بناغی هەست و ئایدۆلۆژیای خۆ. بەڵێ لە ساروی سەرکەوتوبی بەڕاست جێدەسە دیارە. کاک سۆران دەمانێت وەکو چەم وەکو بڵێن لە ڕووی چەمکیەوە مێژوو چییە با بڵێن پێناسێکی کورتمان بۆ بکەی بۆ مێژوو لێکۆڵینەوەی لە گۆڕانکاری لە کۆمەڵگا لە ڕێگای بەڵگەنامەوە. ئەمە بڵین پێناسێکی کورتی مێژووە هەوڵێکە بۆ ئامانجیەوەی تێبگەین لە ڕابردوو ینی بۆ ئەوەی وانەی لێوەرگین بۆ ئەمڕۆ. سەرکی ینی کە ئەم ڕۆڵی مێژوو یا پێش مێژوو دوو قۆناغمان هەیە، مێژوومان هەیە و پێش مێژوومان هەیە. مێژوو ئەو ساتێک کە سۆمەریەکان دەستیان کرد بە نووسین بڕی بۆ یەکەم جار لەسەر گۆی زەوی مرۆڤ توانیت چیرۆکی خۆی بژێڕێتەوە. ئەمە کراوە بە مێژوو لەو ڕۆژۆ کە ئەم ڕۆڵی مێژوو ئەمەیە. ینی سۆمەریەکان بۆ جیهان گرنگن چونکە ئەو دەستەواژێ پەیوەست کراوە بۆوانەوە پێش ئەوان پێڵێن پێش مێژوو. لەبەرەوەی ئێمە لە ڕێگای شوێنەوارەوە ئەزانین مرۆڤ چۆن بیری کردوتەوە بیر و ڕای چۆن بووە. بەڵام کە سۆمەریەکان نزیکی 5200 ساڵەوە پێش تۆماریان دەست پێ کرد ئەمە پێڵین مێژوو. لەبەرەوەی بۆ یەکەم جار مرۆڤایەتی توانی پێمان بڵێ چێ ئێوێ چی بکە بیرکردنەوەی چۆنە ژیانی ڕۆژانی چۆنە. پێشەوە کوتم بە تەڵخی بینین لەبەرەوەی قسەی خەڵکەکەمان لانیە تۆماری خۆیمان لانیە. ئێمە لە ڕێگای کەلوپەلەکانەوە لە فکر و لە بۆچوونەکانیان بەڵام 5200 ساڵەوە پێش ئەمە بوو بە سەرەتای مێژوو کە پێڵن ئەمڕۆ پێڵن مێژوو پێش مێژوو بەو شێوەیە بوو بە بناغێک نەک بۆ ئەم ناوچێ بۆ جیهانیش کە بێ بە سەرەتای بە بڕای بەڕێزت مێژووی مرۆڤایەتی لە 2500 ساڵ پێش ئێستاوە دەستی پێکردو ینی لە سۆمەریەکانەوە دەستی پێکردویان پێشتر شتێک نەبووە بە ناوی مێژووی مرۆڤایەتیەوە. ئێمە خۆمان وەکو خەڵکانی ئەکادیمی ئەم ناوەی ناوناوە ئەمە ناگەێنێ مێژوو نەبووە بەڵام پێڵی پێش مێژوو وەکو ناو و جیاکردنەوەی لە پێشەوە ژەر مێژووە. مێژوو چیە تۆ ڕووداوەکانە ڕووداو هەبووە کەواتە مێژووە.
بەڵام وەکو ناو جیایکەیتەوە لەو قۆناغی کە مرۆڤ توانی خۆی چیرۆکی خۆی بنووسێ لێها پیانە تۆ مێژوو ئەوەی تریش پێشمێژوو ینی پێشمێژوو ژەرمێژووە بەڵام لێرە تۆمارێکی ڕوونمان هەیە 5200 ساڵم پێش تۆمارێکی ڕوون دەسی پێکە ئەژینە پێشەوەش تۆ مێژوو هەیە هی باسی 30,000 ساڵ لەمەوە پێش مەسە مرۆڤی نیۆن لە تاڵ چۆن ژیا ئەمەش مێژووە بەڵام مەبەستم ئەوەیە کە پێڵین پێشمێژوو هینە بۆ جیاکردنەوەی کە مرۆڤ توانی شتێکی نوێ بخاتە سەر مێژوو ئەوەی کە ڕوانگەی خۆی ئێمە سازانی سۆمەریەکان چۆن بیریان کردێتەوە چۆن چوونەتە پەرزگەکان ئەمانە ینی ئەم وردەکاری ژیانی ڕۆژانی چۆن ئاڵوگۆڕی بازرگانی کراوە ئەمەیە جیاوازیەکەی ئەجینە هەموو قۆناغی کەرمێژوو کاک سۆران ینی باسی ئەوت کرد ئایا مێژووی بڵێن ئەو کتێبی ئەو کتێبانی جەنابەت ئەو توێژینەوەی کە کردوتە لەسەر مێژوو کرد بابەتێکی زۆر گرنگن و من تەقیم و بابن ئەو فیدباکی کە لە خەڵکە وەرم گوتۆ لەسەر ئەو نووسینانە تۆ ینی بیرۆکەی نووسینی ئەم توێژینەوەنەوە لە چێوە سەرچاو کرد ئایا پێ وابوو کورد مێژوەکەی لێڵە مێژوێکی ڕوونی نییە بۆچی ینی بیری لەوە کردەوە خۆی من لە مناڵیەوە خولیاکم هەبوو تێبگەم کورد لە چۆ هاتووە ینی هەروەکو خولیاک چکە پەرتوچیە نییە هەتاوەکو ئەمڕۆ پەرتوچیە نییە بەڕوونی پێت بڵێ لە کورد لە چۆ هاتووە ئەمە کێشەی هەموو کوردێکە و کێشەی جیهان ینی دەستگا ئەکادیمیە جیهانەکانیش کە لە کوورد دەکۆڵنەوە وەڵامیان پێ نییە نی وەڵامیکی زۆر سادان پێ ئەمە خولیاکی خۆم بۆ کە لەگەڵ تەمەنا هەڵم گرتەوە بەڵام ئەم خولیا بوو بە پرۆژێکی زانستی کە لەسەر بناغی زانست تێبگەین کورد لە چۆ هاتووە ینی ئەمە بۆ من کێشە بووە کە لێڵێکی زۆر هەیە نیسە تۆ بڕۆی لە ئەوروپا لە باشترین دەستگای جیهانی لەسەر کورد خوێنەرەوە کورد ئەبینی لە پڕ لە سەدەکانی ناوەڕاستە دەرکەوت لەوانێ پێوەستێکی بە میدۆ هەبێنە بێنی وەڵامێکی ڕوونت چنگ ناکەوێت لە باشترین دەستگای جیهانی ئەمڕۆ بڕۆیت لە بواری کوردناسیە وەڵامێکی ڕوون نییە نە لە بنەچەی زمانەکەی لە وەکو نەتەوە کورد لە چۆ خۆی هاتووە ئەمە ینی ئەمە بووە بە بناغی بووی من هەوڵ بەم ئەم نامۆیە ئەمە چییە بۆ ئەم نەتەوە هێ ناناسی هۆکاری چییە ینی بۆ کێشەی بۆ مێژووی کوردوا ئاڵۆزە مێژووی زۆر نەتەوەی تر زۆر سادەیە تۆ بڕۆ لەسەر مێژووی فارس بنووسە ئەنگلیز بنووسە سادەترە زۆر بەڵام مێژووی کورد زۆر ئاڵۆزە هۆکار زۆرە بۆ ئاڵۆزیەکەی ینی من بەشێکی پەرتووکەم داناوە ئاڵۆزی چییە بووە تێگراوە ئەمە لە پەرتوکەکە بەوردی باسکراوە من توانین ینی زیاتریشی لەسەر بڕۆین هەندێک وردەکاری پرسیاری هەبێ لە سەری ئەتوانین بەڵام بەگشتی بەو شێوەیە خۆی نەتەوە چەمکی نەتەوە بەرهەمی مۆدێرنەیە ینی بەرهەمی دەرهاویشتە و لێکەوتەکانی مۆدێرنەیە بەڵام ئایا کورد وەکو نەتەوە یان وەکو ڕەسەڵک بڵێن دەتوانین بڵێن بیگەڕێنەوە بۆ مێژوو ئەم لەگەڵم ئەم بۆچوونە نیم تەمەن ئەم بۆچوونە هاتووە تەنانەت لە ئەوروپاڵێن هەستی نەتەواتی لای کورد تەمەنی 300 ساڵە بنووسین ئەمە هەموو دەستگای جیهانی واڵن باشە تۆ شعری کوردیت هەیە سەرچاوەکەش کوردی نییە سەرچاوی ئیسلامی بەدەیان مەسەن کابرا لە جەزیرە و بۆتانە ئەو شوێنەی کە ئەحمەدی خانیش کە هەر لەویا بووە کە ئەمە لای من وەکو دڵی ینی کوردبوونە ئەو ناوچەیە شعری شاعرە بینی بەهستێکی کوردبوون بە شانازی تۆ شانازی بە خۆت بکەی ئەمە معنای نەتەوەییە نیمە شتێک نییە نوێ ئەم هەستە لە ئەوروپا نوێ بەڵام لە ناو کووردا زۆر دێرینە بەداخۆ ڕێک بە پێچەوانەکەی تێگەیشتون من وەکو پێدەڵم من لەسەر بناغی سەرچاوە قساکەم کاتێ سەرهەنگێ داودان کە یارسانە 1000 ساڵەوە پێژەڵێ سەرهەنگێ داودان سەرهێنا داودان ئەسکە نامە من سەرهەودان بە کوردێکی لە منە جێڕم بە شاخ و هەردی کوردستانە جێڕم بۆ پاراستنی ئاینی کوردان ئەمە زیاتر لە 1000 ساڵ تەمەنێتی و شاعرمان هەیە بەشنەوی 1000 ساڵەمەوە پێش بە قوڵی هەستی نەتەوەیی خۆی بشانە ئەمە لە ئەوروپا نەبووە جگەلەوە لە ساڵی 1956 ئیبن وەحشیە لەسەر کورد دەنووسێ ئەڵێ کوردەکان ئەڵێن بنەچەی شارستانیت بە زمانی ئێمە نووسراوە ئەمە هەستی نەتەوەیی نەبێت لە تەمەن 1956 ئەو تۆماری کردووە دڵنیا بە سەدان و هەزاران ساڵ پێش ئەوە ئەم ڕوانگە کوردی هەبووە کە زمانی خۆی زمانی شارستانیەتە جا ئەمە ئێمە وەکوتم لە بناغەوە ئێمە لەم هەستی نەتەوەیە لە ناو کووردا زۆر دێرینە بەڵام ئەمڕۆ تێگەیشتێکی زۆر هەڵا لەسرم هەستا هەیە ئەینە لە ناو کووردا توانم بڵێمێکێکە لە نەتەوە دێرینەکان کە ئەو هەستێتیا ڕوونە کاک سۆران مێژووی دێرینی کورد لەکەیەوە دەست پێ دەکات
هەندێکگەڵەن مادەکان کووربوون هەندێکگەڵەن سۆمەرەکان کووربوون و ئێستا جەنابیشت ئەوەیەکێک لەو شتانێک کە بەنسبەت مێژووی کوردەوە تا ڕادەیەک تازێکە سۆمەرەکان دەگرێنیتەوە بۆی کە لە ئاساسا کووربوون مێژووی ئاسڵمان من ڕەچەڵک کورد لە کێوە دەست پێەکە کاکسیروان خۆی ئەستە تۆ ئەمڕۆ شوێنەوارێکی زۆر هەیە لە کوردستانە بۆ نمونە چەرموو لای چەمچەماڵەوەیە ئەمە لەم ناوچەیە دانیشتون با لێرەوە دەست پێ بکەین نجاشیە ناوچەکانی تر بێستان سوور تەمەنی 11,000 ساڵە چەرموو 9 بۆ 10,000 ساڵە تەمەنی ئورفە شاری ئورفە کە کۆنترین پەرزگەی سەرجیهانی تیا 12,000 تەمەنێتی جانی لای کرماشانەوە 10,000 ساڵە یعنی تۆ هەر پارچێکی کوردستان گەڕی سەرەتای شارستانی لێرە دەستی پێکرەوە ئەمە کەسێک ناتوانێت لاری لەما بێ لە جیهان ئەمە بۆ بە ینی چکە بۆ بەڵگەی شوێنەواری هەیە کە ئیسەلمێنێ یەکەم گەرنجانن لێرە هەبووە یەکەم کشت و کاڵ شۆڕشی کشت و کاڵ کە گرنگترین شۆڕشە لە کوردستانە دەستی پێکرەوە اینجا سەرەتای نووسین کە پێڵێن پوولە قوڕینە لە ڕاستیە لە شاخەکانی کوردستان دەستی پێکرەوە ئەمە پوولە قوڕینە وەکو پولێ بوون بۆ لە بری ئاڵی گۆڕی بازرگانی دوای ئەمانە دوای 5,000 ساڵە بن بە نووسین بۆیە ئەم پێشەکی و پێڵم بۆی کە بڵێن بنەچە ئەگەر بی بنەچەی کورد ئەو خەڵکە دێرینەیە کە لەسرم خاکە بۆ 10,000 ساڵ 15,000 ساڵ لەمە بەڵام وەکو بەڵگە یەکەم نووسین کە سۆمەری دەسی پێکا بە کوردیە نووسێ کوردیەکە کۆنە کوردیەکە کە تۆش لی تێگەی و منیش لی تێگەم بۆیە لەم پەرتوکامانە بەجیهانەڵم ئەم زمانە زمانی کوردی کە ئێمە قەری ناساین ئەو زمانی کە لە گوندەکانە بە تایبەت قسەی پێکرێ لە گەرمیانە ئەوە یەکەم شارستانێتی مرۆڤاتی بەو زمانە نووسراوە سۆمەری ئەو زمانەیە ئەمە شتێک نییە بڵێ وەڵام من لەسەر بناغی هەست و نەست نەخێر من یەکوشم وەرنەجێڕاوە یەکگوشەی سۆمەری وەرنەجێڕاوە هەمووی فەرهەنگێکی جیهانی گەورەترین دەستگای جیهانی لە پشتیان فەرهەنگەوەیە ئینی تۆ ناتوانی یەکگوشە هەڵوەشێنیتەوە لەم پەرتوکە بۆ سەرچاوی هەیە کاری زانستی لەگەڵ کاری نازانستی ئەوەیە ئێمە ڕابردووە زۆر حقایەتمان لەسەر خۆمان وتووە وڵا ئێمە نازام زمانەکەمان پەر لەویە زمانە ئەمانە خەیاڵاتە تۆ پێویستە بە کاری زانستی هەیە و لەسەر بناغی بەڵگەنامە زمانی سۆمەری کوردیە واتە تۆ ینی بۆیە ئەڵم جا ڕەچەڵێکی ئێمە ڕەچۆڵێکی ئالۆزە ئێشتا زۆر نەتەوە لە خەڵک لە دەرەوە خەڵکی ڕاو و ژیانی ڕۆژانە لێرا شارستانیە دەسی پێکردو ئەمە بەڵگەی شوێنەواری لە پشتە لەبەرەوە ئێمە جیهانێکی خۆمان هەبوو هەمە ڕەنگ بووین لەم جیهانە دەوڵەتە شارمان هەبووە ئەم دەوڵەتە شاران هەریەکی کارکتەری تایبەتی خۆی هەبووە هەندێک جار جیاوازی ئاینی جیاوازی بۆ نمونە زاراوەی ئەم جیاوازی زاراوەی لە کووردا بەلایانی کەمەوە 1200 ساڵەوە پێش ئاماژەی پێکراوە ئەمە ئێمە بەم هەمە ڕەنگی هاتوین ئەم بەم جیاوازیە هاتوین ئەمە ڕەچەڵەکی ئەمێجا تو کەڵی بەڵێ میدەکانیش کوردن کاڵی میدەکان کووردە لە ڕووی زمانەوە سەرچاوی دەیان سەرچاوی مێژووی بە میدەکان بە کورد ناوێنێ بەڵام مید و سۆمەری قۆناغی جیاوازی کوردن سۆمەریەکان کۆنترینن وەکو تۆمار ینی دواتر بوون لە قۆناغەکە میدەکان ینی تۆ بۆ نمونە تۆ سەردەمێ بابانەکان دەوڵەتی دەزن سەردەمێ ئەردەڵانەکان ئاوایە ینی سەردەمێ بە دەرخانیەکان ینی قۆناغی جیاوازی مێژوو ینی تۆ کۆنترینە سۆمەری و گوتیە ئەم دوانە هەردووکیان کوردن بەڵام گوتیەکان لە شاخا بوون سۆمەریەکان لە دەشتا دواتر دەشتەکە هێرشی ئەم نەتەوەی ئاشوریۆمانی بۆ هاتووە شاخەکە لە ژێر ناوی میدا ماوەتەوە جامانە هەمووی لەم پەرتوکە بەوردی کورد لە کێوە هاتووە کورد کێ هەمووی باسکراوە لە سەلماندنی بۆی کە بڵێ مێژووی کورد دەگەڕێتەوە بۆ 2500 ساڵ پێشەوە بۆ سەردەمی سۆمەریەکان و ئەوانە پشتت بە کام بەڵگە و با بڵێن دیکۆمنتی مێژووی بەستەوە یان کام ناوەندی ئەکادمی هەیە ئەوی ئەمانە پشت ڕاستکاتەوە خۆی هەچ پەرتووشێ لە دەستگای زانستی ینی یا لە دەستگای زانستیەوە بڵاو کرابێتەوە یا لە کەسایەتی ناسراوی ئەکادمیەوە تۆ توانیەمانە متمانی پێ بکەیتە سەر بۆ نمونە ویکیپیدیا ناتوانانی وەکو زانست بتمانەی بکەیتە سەر ئەمانە نەک ویکیپیدیا زۆر پەرتووکیشێ لە جیهانە کە بڵاوە کرێتەوە کابراایکی بە ڕەسەن ینی بە بنەچە جوو هەیە خەڵکی ئازربایجانە کۆچی دوایی کردووە بەڵام 30 ساڵەمە پێش خەیاڵاتێکی دروستکردی سۆمەریەکان لە ئاسمانەوە هاتوون ئەمە خەڵک حەزی لاقعاتە کتێفرۆشێکی زیرەک بە 1.7 ملیۆن پەرتووکی فرۆش بەڵام خەڵک ناتوانێت وەکو زانست مامەڵی لەگەڵ کە هەواداری بە ملیۆن هەیە لە جیهانە بەڵام
تۆ بۆ نمونە بۆی و نمونە بووێنەوە ئەمە زانست نییە، ئەمە چیرۆک و حەقایەت و کتێب فرۆشتنەوە جیاوازە. تۆ بۆەوەی شتێکی وا بنووسی بۆ نمونە کاڵی زمانی سۆمەری ئەمەیە زانکۆیەک هەیە لە جیهانە باشترین فەرهەنگی جیهانی ترانسیلڤینیان ستیت یونیڤرسیتی بڵێن زانکۆی ترانسیلڤینی دەوڵەتی ئەمە بەرهەمی فەرهەنگی سۆمەری هەیە یا کاڵی زمانی میدی کوردیە فەرهەنگێکی جیهانی هەیە کە ناوی ناو ئەمە وشە میدەکان ئەمە دەڕێنە میدیەکان تۆ لەسەر بناغێکی زانستی ئەم شتاناڵێ. کاک سۆران جەنابەت ئەوە ڕاست کردوێتەوە کە گوایە سۆمەریەکان لە ئەساسا کوردن. ئایا بۆ پێشتر بەڵێن ئێمە ئەم هەموو مێژوون و سووناوەند ئەکادیمەمان هەن لەسەر مێژووی کورد لێکۆڵینەوەیان کردو دەهان بەحسی باڵین ماستەر و دکتۆرا و دەهان توێژینەوە و کتێب و ئەوانەکراوە بەڵام تا ئێستا هیچ مێژوون نووسێک لەو مێژوون نووسانە ئەمەی پێش ڕاست نەکردوێتەوە کە لە سۆمەریەکان ئەساسەکەیان کووردە. بیرێنە چێ ئەو مێژووی کە بۆ تۆ نووسراوە مێژوویکی زانستی نییە، ئەمە مێژوویکی سیاسیە. ئەم مێژوو خۆمان نەمانووسیوە، ئەو مێژووی کە خۆمان نووسیوانە هەتا شەرەفخان مێژووی ئێمەیە، بەڵام مێژووی نوێ لە ژێر دەستی بڵین دەستگا ئەکادیمیە کۆلۆنیالیستیەکان نووسیوانە، بەریتانیا، فەرەنسا، ئەڵمانیا، ڕووس، ئەمانە نەهاتوون بۆ لە بناچە نەهاتوون مێژوو بنووسن بۆ تۆ بۆ خزمەتی تێگەیشتن لە من باسی ئەمڕۆ ناکەم کە کارەکان تا ڕادێک زانستی ترە ناڵم لە ساسە، بەڵام لە ڕابردووە بڕۆ بگەڕێرەوە بۆ ئەو مێژووی کە بناغەوت بۆ تۆ چۆن نووسراوە. کورد دابشکراوە، وڵاتێکی دابشکراوە، ئەو مێژووی کە نووسراوە ڕنگانەوەی ئەو دابشکردنەیە گەر یعنی من بەشێکی گەورەم لەم پەرتوکە وەرە سێرکەم ئەوروپیانە چی لەسەر کورد ئەڵێن، یعنی گاڵتەجاری بەزانست و بە مێژوو بە کورد ناسیێنەوە. ئەمڕۆ پرۆفیسۆری جیهانی گەورە هەیە لە بواری کوردناسیە 500 باگنی شەکرێ بۆ کوردستان و خەڵک ئاوا سێری دەمیەکە بزانێت چی ئەڵێ لەسەر کورد. وەرە بیبینە ئەڵێ کورد تا سەدەکانی ناوەڕاست ئاماژە نەبووە بە نەتەوە، ئاماژە بووە بە شوان. یعنی ئەمە تۆ پرۆفیسۆروی ئەمە قسەت بێ لە کاتێکە بە سەدان و هەزاران بەڵگە هەیە جیهانی کە کورد نەگنێتەوە بووە. کورد لەوانەیە بڵم هیچ نەتەوەیەک هێندە کۆن من بەسەر چاو قساکەم جاری تەموو جارێ ئەوە دووباراکەمەوە ئەمە لەسەر هین نیەجا ئەوروپا لەسەر ئەم نادادوەریە مێژووی ئەمان نووسیوە بۆیە ئێمە نەیانتوانیوە. ئەمڕۆژ ئاسان نییە ئەم تێگەیشتنە وەختیەوێ چکە بۆ تۆ لە ناوەندە ئەکادیمیەکە شوانیت، ینی من بۆیە ماڵم دەستگایەکی وەکو ئینسایکلۆپیدیای بەریتانی کە بە هەزارا خەڵک وەکو سەرچاوی ئەکادیمی بەکارێنێ بڕۆ بیخوێنەرەوە لەسەریڵێ هەتاوەکو سەدەی 20م کورت شوان بوو بە کۆچەر و شوان بۆ شاخانەوە وردە لەگەڵ دروستبوونی ئەم سنوورە وردە کورت نیشتەجێ بووە. لە کاتێکدا باشترین پەرتووکی کشت و کاڵ لە سەردەمی ئیسلامە، باشترین کە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی جیهانە، دینەوەری نووسێتی پیاوێک کە لە کرماشانە لە سەدەی 1200 ساڵ لەمەوە پێش باشترین پەرتووکی لەسەر کشت و کاڵ لە سەردەمی ئیسلام هەستاندەر بووە. باشە ئەم پیاوە هێندە کووردە یەکەم کەسیشە کە مێژووی کوردی نووسیوە، مێژوە کوردیەکەی ونە کاڵەمونە لەوانەشە ون کرابێ یا کەسێکی وەکو ئەلجەزیریت هەیە کە تۆ ئەلجەزیری باشترین کتێبی بڵین زانستی ئاوی نووسیوە. ئەم چکە زانستی ئاو کشت و کاڵ لە ناو ئەمە زانستی کوردی بووە ئەمانە جا ئەمەیە تۆ برەوە جیهان ناتوانێت بە شێوەیەکی بابەتیانە سەیری کوردکە. جیهان ئەمڕۆ کوردی کردووە بە شوان لەبەرەوە وەکو شوانێ سێری وەکو تۆ ناتوانانی کە لە مێشتا تۆ نەتەوەی وەکو شوان سێرکەی ناتوانانی بە شێوەیەکی ئەقلانی لەسەرم نەتەوەی ئیشکی لەبەرەوە ئەو کاری لە ئەوروپا ئەکرێ بە بۆچوونی من کارێکی زۆر نازانستیە لەسەر کورد لەبەرەوە تۆ بەڵگەکانە ڕوونەوەکو بەڵگە کەسیش ناتوانین، بەڵام جیهان خۆی دەستگا ئەکادیمیەکان هێشتا لە خەیاڵاتێکی مێژوویەکی ینی نائەکادیمی لە بناغەوە نووسراوە ئەم پەرتوکە مامەڵە لەگەڵەوەکە. کاک سۆران تا ئێستا ئەوە ساغ بۆتەوە ناوی کورد با بڵین وشەی کورد لە چێوە هاتووە بڵین ئایا کورد هەموو ڕێگەزەکانی نەتەوەی بوونی تایە مەسەلەن ئاینە مەسەلەن زمانە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕوو ئەو شتانی کە پێویستکە لە ڕووی خاکە لە ڕووی سوزانم ئەو شتانی کە پەیوەندی بنێتەوە هەموو ڕێگەزەکانی تایە ئایا کورد لە چێوە سەرچاوی گرتووە وەکو ناو دوو ناو لە سەرەتای مێژووە بەم خەڵکەوتراوە گوت لەگەڵ کورد خۆی لە ڕاستیە هەر یەکگوشن گوت یعنی شەڕکەر
کورت هەریانی شەڕ کرد بەڵام چێ پێی وتووە سۆمەریەکان وتوانە گوت ینی بنووسین بینی و بڵێن GUD ئەمە گەر وەرژێڕی بۆ ئەکەدی ئەبێ بە قاردوو هەر کورد ئەم دوو ناوە لە سەرەتای مێژۆ ئێستا بۆ ئەو شاخی کە وەکو بڵین ئەفسانی نوح بازەکرێت کە لە باکووری کوردستانە لەسەر هەندێک سەرچاوە پێڵە جودی هەندێک سیارە پێڵە کاردوو چونکە ناوی ئێمەیە هەمان شاخە دوو ناوی جیاوازی هەیە چونکە لە برەنجەها یەک مانایە ئەگەر هەموو شە سەیریشیکەی لە هەموو زمانێکی ئەوروپیا هەرم مانایی گۆڕاوە گارد کە GUARD چۆتە ئەڵمانی چۆتە فەڕەنسی چۆتە ئەنگلیزی هەرە و ئەو ناوەیە لە هەموو زمانێکی ئەوروپیایی بینیتەوە بە مانای گارد کە ینی پاسەوان ئەگرێتەوە ینی هەر لە هەمان هینی مانایە شەڕکەر ئازا ینی لەو مانانەوە دروست بووە ئەگەر بڵێم نەتەوەیە بنەماکانی نەتەوەیتیایە نەکتیایەتی کۆنترین نەتەوەی جیهانە و خۆی پێناسە کردو وەکو نەتەوە پێش زۆر لە نەتەوەکانی سەرگۆی زەوی تۆ خاوەنی نووسینی خۆت بووی و خاوەنی ئاینی خۆتیت وەک ئەم ڕۆژ بەداخەوە ئێمە چونکە خۆمان نابینین ئاینی کوردی لە بەرچاومانە کەچی نایبینین هاتوین حقایەتی زەردەشتی خۆمان پێوە سەرقاڵ کردووە کەچی ئاینی SD لەوێایە ئاینی یارەسانی لەیە جگەلەوە کورد ینی سەرەتای ئاینی کریسیان وەختێک کورد کریسیان بۆ ئەڵمان کریسیان نەبوو ئەگەی لێ نەبووە لە ئاینی کریسیانیا کە پێڵن مەسیحی ینی ئەم کەنیسەکانی کوردستان سەرۆکی هەموو کەنیسەکان شارە زوریە بووە لە سەدەی شەشەمی زاینیە ئەمە ئەگامان لەم هینانین ئێجا دواتر ئەو ئیسلامی کوردی کە دروست بووە ینی کورد ڕێک چکە نەتەوەیە ڕێک خوێندنەوەیەکی خۆی تایبەتی هەبوو بۆ ئیسلام زۆر جیاواز لە نەتەوەکانی تر ینی خوێندنەوەیەکی سۆفیانی کوردی هەیە کە لە هەموو ڕۆژێکی ینی مێژووی کوردایی بینی جا بۆ یەکاڵی ئاینی کوردی کورد خوێندنەوەیەکی خۆی هەیە بۆ ئیسلام جیاوازە لە عەرەبی سعودی بەداخەوە لەم سەردەما من زۆر جارە لە ماڵم زەڵمی و مەلا عەبدولکەریمی تر خەریکەوە دوا هینەکانی ئەو قوتابخانە دینێنجاتۆ مەسیحیەت بگری ئیسلام بگری یارسانی ئەمانە هەمووی شێوە ئاینەکەی تۆیە بەڵێ تۆ لە زمان لە خاک لە هەموو نەک هەتە پێش هەموو نەتەوەیەتە بەڵام ئێمە لە خۆناسیە هەژارین خۆمان نەناسیوە ئەجینە هیچ نەتەوەی هەندەی نەتەوە کورد دێرین نییە و ئەو بنەمایانەی بە ئەو ڕوونیەتیانێ بە بڕای تو ئەم هەژاری لە چێوە سەرچاوی پێت وایە کە کورد هەژارە نێتوانێت خۆی بناسێنێ ینی خۆی بناسێت ئەوە بڕای تو ئەو پەیوەندی بەچێوەیە ئەو ئایا کورد هێشتا عقلێتی بیرکردنەوە یان توانای بیرکردنەوەی نەبوو خۆی بناسێنێت یان ئەوە پەیوەندی بۆی تاسا کورد هەر داژی کراوە و ژێر دەستە بۆ من پێم وایە کورد هەر داگی کرا و ژێر دەستە نەبووە من بۆیە واڵم لەسەر جاری ترەڵم لەسەر بناغی بەڵگە منە و پەرتوکە زۆر لام گرنگە کە کورد لە ساڵی 1956 هزار و نزیکەی 1200 ساڵەوە پێش پیاوێک ئاماژە بە کورد دەکا ئەڵێ کورد دەڵێ بناغی شارستانێتی ئێمە سەیری ئەو هوشیاریە مەسەنەن خەڵکی هاتۆتە شارە زوور کورد هەندێشتی و تۆ لە شارە زوور لەسەر خۆی 1000 ساڵەوە پێش ئەی لەو منەتەوەی چەند بڕای بەخۆی بووە چۆن ئاگای لە ڕابردووی مێژووی خۆی بووە ڕاستیەکەی ئەم مێژووە نوێیی کە نووسراوە لەس بە تایبەتی بەشێکی زۆری بەرهەمە مێژووی جیهانیەکان لەم 3 ساڵی ڕابردووە خەستی کارەکان هەڵێ ئەچینە مێژوو دەمێکەیە نووسرێ بەڵام لە 3 ساڵە لەگەڵ دروستبوونی هاتنی ئەوروپیەکان کە هاتوونەتە ئەم ناوچەیە ئێمەیان دابەش کردووە ئێمە دەستگای کادیمیمان نەبووە کار بۆ مێژووی کورد بکە لەبەرەوە مێژوەکەی ئێمە بەشێکی بەوە بەسە کە دەستگای کادیمیمان نەبوو لەم چەند ساڵا کە کورد تازە خەریکە لە باشوورە هەوڵێکی بووە ئەویش نەگەشتوتە و ئاستی هێشتا وەکوی ئەرمەنیەکان مەسەن ئەو کاری ئەرمەنیەکان لەسەر خۆیانەیکەن لەبەرەوەی دەوڵەتیانە بووە دەستگای کادیمیانە بووە فارس ئێران چۆن لەم دەوڵەتە هەوڵەیە بۆ دروست بن وسە تۆ بڕۆ لە وڵاتی کە پێڵێن ئێران چەندین قەڵای میدی هەیە باشە ئەم قەڵانە لێکۆڵینەوەیان لەسەر کراوە کاریگەری قەڵای میدی لەسەر تەلارسازی میدی لەسەر هین لێکۆڵینەوەی لەسرە بەڵام دەوڵەتی ئێران هەوڵ ناتۆ هەموو مناڵێک مید بناسێ ئەو ئێوێ فارس برێتە پێشۆ لەو دەوڵەتە بەڵام کەواتە لەم 4 وڵاتە عێراقیەکان مەسەن کەسێکی و خەسعەلیە ماجد خەسعەلیەک هەیە ئەلفوبێ مێژوو نازانێ بەداخەوە کەواڵە من لەسەر بناغە قساکەم پیاوێ هاتووە بە عەرەبی ئەڵێ زمانی کوردی نەنووسراوە هەر
یعنی ئەلفوبێ مێژوو تێناگە ئەمانە قسە لەسەر تۆ ئەکەن ئێمە خۆمان تازە خەریکین ینی کاڵم کاری زانستی باش لەبەرەوەی دەوڵەتمان نەبووە ئەم دەوڵەتانە حقایەت و درۆ دروزەکەن تورکە بە زۆر خۆی بەسێ بە ناوچەکەیەوە مێژوو تێگەیە فارسە بە هەمان شێوە لە عێراق و سووریاشە بە هەمان شێوە ئازربایجان مێژوەکەی بە تەواوی مێژووی کوردە ینی دەوڵەتەکە هیچ نەتەوەیتیانی لە سەرچاوەکانە کورد نەبێ باشە یەکەم کە کوردستانی سوور دروست بووە لەبەرەوەی نەتەوەیتیا بووە بۆیە کوردستانی سوور دروست بووە کێسە بڕۆ بیخوێنەرەوە مێژوویەکان ئەسڵەن هەر کوردیان لەو مێژووە دەرکردو ئەمە ئەخوێنرێ و ئەمە بە مێژوو دانراوە ئەم پەرتووکە هەموو ئەمانی دۆزیوێتەوە لەورە سێرکە چۆن یاری بە مێژوواگرێ چۆن ئەم مێژوە سەریان لە تۆ تێکگاوە کە حقایەتێکی درۆیینەی کوردکراوە بەشوان وەکو من دایمەڵێمەوە ئەڵێم هەتا لە کورد نەکەی لە مێژووی جیهان ناگەی لە بناغی شارستانیت ناگەی چونکە کەواڵم تۆ لەسەر خاچێکی یەکەم گەرمی تیا چێنراوە یەکەم نووسینی تایە بەڵام و ئێمە هەر لەسەرەوە خاکەشین هەتا ئەمڕۆ کەچی ئێمە ئەمڕۆ لێ کۆڵینەوەکان ئەوە نازانستی ئێمە دەرەکەن لەو چیرۆکە من لەم پەرتوگا هاتووم بەستومەتەوە بەهۆینەوە کە ئەڵم بەستومەتەوە کاکە تۆ هەچی گۆرانێکی کوردی ئەڵەی لێلێ و لۆلۆ ئاگا لە خۆنی ئەوە دووبارەکردنەوەی لێلێ لۆلۆی سۆمەریە سۆمەریەکان پێشەکی گۆرانیان بۆ دەست پێ کردووە یعنی تۆ شلکێنە ئەو شلکی و شلکێنە نانی هیتیەکان و سۆمەریەکانە تۆ کە ئەمڕۆ کاڵی دانم کرمەیە ئەمە بۆ چوونێکی سۆمەری لە وشەکان تا دووبارایە سۆمەریەکان کە ئەڵەن وتیانە دانکە کلۆرە بێ لە بناغا کرمێک وای لێکە ئێستا تۆ لە وشەکە تا هەڵگری ڕوانگەیەکی سۆمەریت ئاگاد لە خۆت نییە تۆ لە دینت ئەتەوێت لە هەڵس و کەوتی ڕۆژانە لە هەچی ئەکەیت ئەمڕۆ باسی بابەتە فەرهەنگیینەکانی کۆمەلگاکەم هەمووی بنەچەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو شارستانێت دێرینانە ئێمە نەهاتوین ئێمە ئەم خەڵکە ڕەسەنین کە لێرەوە سەرمان هەڵاوە و ئەو شارستانیە یعنی ئەو زمانی کە من و تۆ قسەی پێەکەن لە دیوەخانی ئیمبراتۆریە تا قسەی پێکراوە ئیمبراتۆریەتێکی وەکو ئەیوبی کەوە دوێنەیە سیرەکەی چەنە ناسنامەکەی لەم 200 ساڵات چۆن ناسنامەی ئەیوبیەکان تێگراوە ئیمبراتۆریەتێکی کوردی بە کوردی قسەیان کردووە دەوڵەتی کوردیە و بە دەوڵەت باسکراوە ئالم لە بەرچاو خۆمانە چۆن مێژۆکەی وێرانەکرێت ئاوای مێژۆکە ئێمە ئەنفالی ئەکادمی کراوین پێش ئەم ئەنفالە جەستەیی کە کراین ئەنفالێکی مێژووی کراین ئێمە ئاگاداری ئەو ئەنفالە نین ئەم پەرتوکە ئەو ئەنفالە پیشانەیە و هەڵیەوە شێنێتەوە ئەڵێ ئەمە حقایەتە بۆ تۆ نووسراوە تۆ سەرەتای چیرۆکی شارستانیەتی مرۆڤایەتی بە زمان بە بەکشت و کاڵ وەکوتم یەکەم نووسین لە جیهانە کوردیە یەکەم گەنم کورد چانوێتی کە ئەمە شۆڕشی کشت و کاڵ گەورەترین گۆڕانکاری لە مێژووی مرۆڤایەتە شۆڕشی کشت و کاڵە بۆ پێشەوە مرۆڤ بۆیە ڕۆژانە ڕاوی کردایە بەڵام کە شۆڕشی کشت و کاڵی کردووە هەموو شتێک گۆڕاوە لەبەرەوە تێگەیشتن لە کورد بۆ جیهانیش گرنگە ئەزانم ئەمڕۆ وەکوتم کوردکراوە بە شوانێکی داما و ئەم پەرتوکە ئەو حەقە ڕاستی کە کورد هەیەی ئەو ڕۆڵە گرنگەی لە مێژووە گەڕانیوێتی و بۆی لەسەر بناغی زانست بە بڕوای جەنابەت ئەم شێواندن و ئەم باڵم تێکدانی با بڵێن کورد و باوەی کە باست کرد لە کورد ئەنفال کراوە و جنوسایت کراوە و جنوسایت ئەکادیمی بەڵێ ئەکادیمی کراوە ینی بە بڕوای تو ئەمە خەلەلێکی گەورە نییە لە نخبەی ئەوانەی کە لە بواری مێژووی کووردا ئیژەکەن تا ئێستا نەیانتوانیوە مێژووی کورد ڕاست بنەوە تا ئێستا نەیانتوانیوە بە گەلانی ناوچەکە بڵێن ئەمە مێژووی ئەسڵی ئێمە مێژوەکەمان بڵێن تووشی ئەو کارە ساتانە بووە کاسیوان خۆی وەڵامێکی بۆ ئەوە زۆر ئاڵۆزە بۆ تۆ بۆ ئەوی مێژووی کورد بنووسی ئەبێ یەک دینا تیۆری کۆن هەڵۆشێنیتەوە بۆ نمونە ئێمە بۆ سەدان ساڵ خەریکی حقایەتی ئاری بووین ئاری لە بناغا حقایەت ئەفسانەیە یامی کەواڵێم ئەمە لێکۆڵینەوەی نوێ ئەڵێ ئاری هەر ئەسڵن لە بناغەوە چیرۆکێکی ئێمە لە سەرم حقایەتانە خۆمان ناسیوە لەبەرەوە تۆ پێشەوەی کورد بناسی ئەبێ ڕوبەڕووی ئەم پەرتوکەوەی کردووە ئەڵێ وەرە کاکە تۆڵی سۆمەری زمانی سۆمەری ئەمڕۆ لە هەموو جیهان ئەڵە زمانێکی مردووە پەیوەندی بە کەسۆنی ئەڵەم وەرە کاکە ئەوە پەیوەندی سۆمەری لەگەڵ یۆنانیە ئەوە پەیوەندی سۆمەری لەگەڵ ئینگلیزیە بۆ ئەوەی تۆ مێژووی کورد بنووسی ئەبێ یەک دنیا مێژووی جیهان هەڵۆشێنیتەوە یعنی یەک دنیا تیۆری کە زانکۆیەک و کەیمبریجی لەبێ هاروردی لە پشتەوە ئەمانە هەمووی هەزارها پرۆفیسۆر تۆ ئەبێ ڕوبەڕوویەمانە بۆ سێ بڵگاکە وەرن ئەم مێژووە کە بۆ ڕۆژهەڵاتان نووسیوە نەگەر بۆ کورد هەڵەیە فارس ڕۆڵێکی
سیاسی راوە بە فارس ئەم فارسی کە ئەم ڕۆی ناسی من نا فارس هەموو ویشنەتەوەی مێژوویە بەڵام ئەم ڕۆڵە خەیاڵی کە پێیراوە لەسەر بناغی زانست نییە ئەوروپیەکان لە سەدەی 20ەما هاتوون دەوڵەتیشیان دروست کرد بە ناوی ئێرانەوە کە ینی کە نەخشەکەی ئەم دەوڵەتە ویستویانە دژی عوسمانی وەک بۆ هاوسەنگی ڕۆژهەڵات داینین لەبەرەوە فارسیان گەورە کردووە عالم العربیشیان دروست کردووە بە خەیاڵی هەمووی ئەمانە لەم پرتوکا بازەکرێجا ئەمەیە ئاسان نییە ینی تۆ ڕوبەڕووی جیهان بیتەوە ناتوانانی وەک وایە بێت کۆمەڵێک خۆشوحاڵ کە هەزارها دەستگای لە پشتۆی لە جیهانە تۆ پاڵ بەمانەوە بنەی بۆی چیرۆکی کورد بێنیتە پێشەوە ئەمەش جەنگێکی ئاسان نیە بۆیە من کەسێک کە ژیانم تەرخان کرد بۆ ئەوە و ئەوەشم نەکردا قەت نەمەتوانی لەو بەو قوڵیە لە کورتێ بگەم هاتووم من نهاتووم بزانم کورد هەر خۆی چییە نەخێر ئاشووریشێ ئەکەدیشێ چکە ئەمانە نەناسی ناتوانین لە کورتکەین کورد نەتەوەیکی زۆر دێرینە لەسەر نزیکی 15 زمانی دێرین کارم کردووە ناڵم وەڵا لە ئەمانە هەمووی تایبەتمە بەڵام ئەمانە هەمووی هاوکاری کردوم لە ڕوانگەی جیاوازەوە بە قوڵی لە کورتێ بگەم ئاینە کۆنەکان ئەم ئاینانە ئێمە بووە کامەی ئێمە بۆ جا ئەوەیە شەڕەکە هەرەوە نییە تۆ مێژووی کوردنووسی کە مێژووی کوردنووسێ بێ شەڕ لەگەڵ جیهانا بکەیت جا من لە 2024 سمینارم کردووە بەشێکی زۆری لە ئەوروپا بووە کەمی لە کوردستان بووە لە شوێنی جیاواز کردومە و ئەم ساڵیش پلان هەیە و پرۆژەم بەدەسێ ئەم بابەتە ئەبێ بکرێ بە جیهانی بەداخەوە دەستگا میدیایەکانی کوردستان زۆر لاوازن و ئێمە ناتوانین بابەتی گرنگی خۆمان بکەین بە جیهانی بابەتەکە جیهانیە کە تۆ وت سۆمەری کوردیە ئەمە ڕوبەڕووی جیهانەوەسیتەوە بەڵام لە پشتیەوە ئەبێ میدیایەکی جیهانی هەبێ ئەم چیرۆکە وەکو خۆی پێشکەشی جیهان بکە ئێمە نەمانتوانیوە وەکوتم ئەوێ شەڕەکە ئاسان نییە تۆ بە گۆڕینی ئەو مێژووی کە دەیان و بە سەدان دەستگای ئەکادیمی لە پشتەوەی بۆیە کە کاری مێژوو نووسی کوردە ناوەندە ئەکادیمیەکانەوەی بە تایبەت توێژەرانی بواری مێژووی کورد چۆن پێشوازی لەو با بڵێن تێزە تازی جەنابە دەکەن کە کوردت گەڕاندەوە سەر ئەسلی سۆمەریەکان یانە پێت وایە ئەوان گەشتونێتە ئەو بڕوای ئێستا بە فعلی ئەوان هەم کەم تەرخەم بوو کە ناتوانانی ئەوەی بسەلمێنن یان ئەوەی قەنەعەت بۆ چوونانی جەنابەت بکەن خۆی شتێکت پێ بڵم زۆر جار ئەم بابەتانە چێتە بابەتی شخصیەوە پرۆفیسۆرێک منەی ناسم لە بواری کوردناسییا جیهان نییە ناوی ناڵم پێویست ناکە پەیوەندیشم لەگەڵی هەیە هەموو ژیان نووسیەتی کورد مانای شوانەیە میت هیچ پەیوەندی بە کوردەوە نییە باشە ئێستا تۆ هاتووی زمانەکەی خسۆتە خۆم هی من نییە فەرهەنگی جیهانی تۆ بەرامبەر ماوەسی کابرا ئێستا دژایەتی منکە خۆی داکۆکی لە خۆیەکە بۆ ئەگەر بڵێ ئەمە ڕاستە کەواتە ئەو پرۆفیسۆری و هەموو زانستەکەی لەسەر بناغەیەکی هەڵە دروست بووە ئاسان نییە داربەبا بنێ کاتی ئەوێ کە قوبوڵی شتێ بکەی هەموو شتێکی نوێ شۆپنهاوەرەڵێ هەموو شتێکی نوێ سێ قۆناغی یەکەم گاڵتت پێکەن قۆناغی دووەم بربەرەکانی دەن قۆناغی سێم قوبوڵ دەکەن تۆ کاتێک بەرامبەر جیهانە وەستیت ئاسان نییە و کاتی ئەوێ ئەوانە قوبوڵی بکەن لە بەرەی وەکوتم ئێستا ئەوان داکۆکی لە پێگەی خۆیانەکەن ئەو پرۆفیسۆرە من پەیوەندیم لەگەڵی هەیە وتوێتی کوشوانە ئێسام پەرتوگاڵە نەخێر سەرەتای چیرۆکەکەی ئەم پیاوە ئەگەر بڵێ تۆ ڕاستی ئەو هەمووی خوێنکارە دکتۆرایەکە هەیەی چۆن نەتوانێت ئەمە بکە کاتی ئەوێ یعنی وردە خەریکیت من لە ئەڵمانیا لە نەمسا سمینارێکم کرد دوو کەس تایبەت یەکیان ینی ژنومێردە پرۆفیسۆر و دکتۆر بوون لە بواری مێژووە ینی دوای سیمینارەکە هاتن بۆلام بە تایبەت وتی من قەت بڕوام ناکرد تۆ و پەرتوکە ئاڵۆزە ینی بۆ ئەو کە کورد نییە و مێژووی ئەو نییە وتی قەت بڕوام ناکرد هەوا سیمینارێکی وا بێم ینی دەستخۆشیت لێکەم زۆر ینی ئێستا بەتەمان لە سەریشی بنووسێ چکە بۆ لە دەرەوەی بواری کوردناسیایە ترسی لە خۆی نییە کاریگەری لەسەر ئەو نییە ئەو مێژوو نووسە مێژووی ئەڵمانی نووسی و بەڵام لە عیلمی مێژوو تێگا ئەزانێ و بە پەرتوکێکی زۆر زانستی لە قەڵەمیاوە لە ماوە ڤیدیۆی سیمینارەکەش بڵاوەکەینەوە کە وردەکارێکی ئاوایە بەڵام وەکوتم ئەمە شەڕێکی جیهانیە شەڕی جیهانیش ئاسان نییە تۆ بیکەی ئەگەر بەداخەوە کوردستانە بێ یا لە حیزب بێکارکەی یا سەر بە دەستگایەکی حیزبیبی کە من سەر بە هیچیان نیم و ناشبم لە هەر چوار پاشەکە سەر بە هیچ حیزبێکی سیاسی نیم لەبەرەوە تۆ شەڕێکی جیهانی گرتوتە ئەستۆ
زیاتر دەستگای کوردی و خەڵکانی دڵسۆز لە جیهانە مەسەن ئەم ساڵ 24 سیمینارم کردووە خەڵکانی وا دڵسۆزی و ڕێک و پێک هەموو هەرێکی لە یشێ لە نەمسایەکی لە ئەڵمانیاکی لە هۆڵندا ئەمانە هەمووی شتیان ڕێخستووە و چەندین چالاکیمان بەدەستەوە ئەم ساڵ ئەم شەڕە بەردەوامە کۆڵین بەڵێ دینە سەر فەرهەنگی کورد با بڵێن فەرهەنگی کورد زۆربەی گەلانی ناوچەکە بڵێن هەتا تەنانەت لە بەشێک لە ئەوانەی کە لە بواری فەرهەنگە ئیشەکەن پێیا وایە فەرهەنگی کوردی تێکەڵەیەکە لە فەرهەنگی فارس و عەرەب بە تایبەتی فەرهەنگی عەرەبی چووکە لە بەروی ئێمە گەلی کورد با بڵێن کورد بە موسڵمانە و ئیسلامی قوبوڵ کردووە پێی وایە ئێمە خاوەنی فەرهەنگێکی تەواوی خۆمان نین سەربەخۆ ئایا بەڕای تۆ تا چەند ئەم ئارگۆمنتە هەر دیسانەوە ئەو کێشەی خۆناسینە بۆ نمونە ئەمڕۆ لە زانکۆی کوردستانە لە چ زانکۆیەکە و لە چ پەرتوچێکە تۆ هۆرە بە شێوەیەکی زانستیە ناسی هۆرە من چۆن نەزانم ناوی خۆم سۆرانە ئەزانم لە دیوەخانی مادەکانە هۆرە کراوە کەچی ئێمە لە زانکۆیەکە نازانین لە هۆرە تێبگەین ئەمە کێشەکە ئێمەین ئەمە فەرهەنگێکی کوردیە لاوک کوردیە حەیران کوردیە ئەمانە چی هەر بەس مۆسیقای کوردی باسکەی دەوڵەمەندترین مۆسیقایە قەت مۆسیقای فارسی بەقی مۆسیقای تۆ دەوڵەمەندیە بەڵام ئێمە ناتوانین ئەو تێگەیشتنە زانستیەمان هەبێ بتوانین بە خۆشمان و بە جیهانیشی بناسین ئێستا منەمێ پەرتوچێکم دەستکەوێت لەسەر هۆرە بە زانستی لەسەر سیاچامانە جیهانێکە بۆ خۆی باشە لە ڕووی پێکهاتەی مۆسیقاییەوە لە ڕووی جۆری ئەو بابەتانەی کە لەسەرێتە لاوک بە هەمان شێوەیەنی تۆ کابراایکی وەکو شاکیرۆ هەیە من کاربازی شێکم موسەرکە بە لەشمایە جۆ لە لاوکەکانی بکە کە ئەم چیرۆکانە جێڕێتەوە لە ڕووی دەنگەوە لە ڕووی شێوەی پێشکەشکردنەوە یعنی لە هەموو من خۆم مۆسیقاشم خوێنەوە وەکو خوێندن بۆیە ینی زۆر جار ئەو لایەنانەس ئەمانە هەمووی فەرهەنگی کوردین جا کێشەکەی هەر کێشەکە خۆناسینە تۆ مۆسیقای تۆ زۆر دەوڵەمەندترە و هەمەڕەنگترە لە فارسیش و عەرەبیش و تورکیش بەڵام تۆ خۆت ناتوانانی بیناسی وەرە بڕۆ قوڵایی کلامە یارەسانیەکان سەرکە ینی تۆکاڵی ئەدەبی کوردی بەشێکی زۆریم ئەدەبە لە شعری کە پێڵەن کلامەوەن ینی لە بەرەوەی بڵێ نووسینی پیرۆزی یارەسانیەکانە بڕۆ بزانە فکری کوردیەکی چەند فکرێکی کوردی قوڵ لە سەرنجامە هەیە چەند لێکۆڵینەوەی زانستی چەند خوێنەواری ئێمە ئاگاداری سەرنجامە لەبەرەوەی ئێمە کێشەی خۆناسینمان هەیە ئەجینە خۆی گەوهرێکی جیهانی لەویە گەوهرێک لە ئاستی جیهانە دینی کوردیە گیرێتەوە شعری کوردیە گریتەوە مۆسیقای کوردیە گریتەوە کە بناغی فەرهەنگینەتەوەیە بەس هەڵپەرچەی کوردی تا ئێستا یەک پەرتووکی زانستی هەڵپەرچەی کوردی بشە نییە کەواتە لەوانەیە نزیکەی من لە هەندێک سەرچاوە بۆکو ناڵم سەرچاوی بڵین لە ساسە نا بەڵام لەگەڵ هەندێک لەوانەی کە لە بواری هەڵپەرچەی ئەڵێ زیاتر لە 200 هەڵپەرچێ هەیە ئەکەمانە لە خۆی دروست نابێ تۆ گوێگرە لەو گێڕانەوە حەیران و شتانەی کە لە هەندێک شوێن کراوە من تۆمارم هەیە هەندێک گۆرانی بەس کچ و توێتی لە ناو کووردە ینی فەرهەنگی هەندە دەوڵەمەندت هەیە لە بناچە بەڵام تۆ کە ئەم فەرهەنگە بە خۆت نەناسێنی بە جیهانی نەناسێنی ئەمەیە ژینە من پێم وایە لە هەموو نەتەوەکای ناوچەکە دەوڵەمەندترین لە فەرهەنگە ینی پێت وایە ئێستا ئێمە خاوەنی فەرهەنگ و باڵبوونی شارستانێتی خۆمانی بە تەواوی تەواو پرسیارم لێ مەکە هەر پەزە بمواڵ ببوورێکەواڵم تۆ بەرنامە پێشکەشەکەی بێم و پرسیارە لە من بکەی بەڵام منیش جوابی خۆم بمەوە نەکات وەکوتم نەک خاوەنی ئەوەیت من جارێکی ترەڵێمەوە من خۆم کە بە دوای کووردا گەڕاوم لە مناڵیەوە بە توای شوانێکی داماوە گەڕاوم بەڵام کەت کاتێک کورد بناسی سێرم کرد جیهان چ یعنی تاوانێکی کردو بەرامبەر بەخۆی چکۆم بەشێکە لە شارستانێتی مرۆڤایەتی نەتەوەیە کە یەکەم نووسی بێ بڵێ پرسیاری و کا بڵێ ئایا ئەمە خاوەنی فەرهەنگی خۆمانی یەکەم نووسین کە تۆ خاوەنی شۆڕشی کشت و کاڵی بیت کە خاوەنی سوورەوەردی بی کە فەیلسوفێکی جیهانیە کە خاوەنی شەمسەدینی شارەزووبی کە خاوەنی جەزیری بی کە باشترین زانایە ئەمانە بە هەمووی بە قسەی من ناپێوەری جیهانی دینەوەری من هەموو زۆر بیت بەرنامەکانە هەڵێمەوە ئەڵەم دینەوەری کورد نەبووە لە سەدان وڵات لە جیهانە پەیکەری بۆ کرا ئێمە لە زانکۆکانمانە زۆر کەس لی بڵێ دینەوەری چیە ئەوە دایان پەیکەرمان بۆ دینەوەری دایان دەستگای زانستیمان بەنای دینەوەری بنامە
چونکە یعنی ئەڵی کاڵی دەریای زانست ئەمە دەریای کاڵەن بەحر العلوم دەریای زانست ئەمەیە وەرە تو کتێب پەرتوکت هەبێت لەسەر ماتماتیک لەسەر ڕێزمان لەسەر مێژوو لەسەر ڕۆگناسی لەسەر ئەستێرە ناسی لەسەر کەشناسی لەسەر چەندین زان ئەڵێ مرۆڤەت چی بێت وە پەرتوکەکانی پەرتوکی ئەستێرە ناسیەکەی زۆر ناسرااو بووە دەستگا ئەستێرە ناسیەکەی 150 ساڵ دوای کۆچی دوایی خۆی خەڵک چۆتە شوێنی ئەستێرە ناسیەکەی لای کرماشانەوە ئەڵێ ئێستش ئامێری ئەستێرە ناسیەکەی خوێنگارەکانی بەکارێنن ینی تۆ ئەمانەیە هەمووی لەویایە بەڵام ئێمە لە هەژارین لە پرۆسی خۆناسینا زۆر هەژارین لە بەرەوەی داگیرکراوین و ئاگاشمان لە خۆم نییانی تو ئازاین لە باشوورە ڕزگارە بووە تۆ ئێستا داگیرکراوی بە هەموو پێوەرێک چونکە ئێشتا لە ڕووی هزرەوە تۆ ئازاد نیت ئازادانە خۆ نابینی تۆ ئەڵێ یەکەم زمان کوردیە کەچی ئەمە خەریکە گومانە خینەوە ئێمە ئایا خاوەنی فەرهەنگین یەکەم زمانی نووسرا کوردی ویستم لەسەر ئەوە پرسیارکەم ئایا زمان ئێمە لە ڕووی دەوڵەمەندی زمانەوە زمانی کوردی بڕێی تۆ کاریگەری چییە بۆ لەسەر ئەوەی کە ببینە خاوەنی فەرهەنگی خۆمان با بڵین ئایا ئێمە بوون ئەگە زمانەکەمان زمانێکی ئەوەندە کاریگەر و دەوڵەمەند بووین بۆ هێشتا زمانەکەمان ناتوانێت بڵین منافسی زمانی تری با بڵین تا ڕادەیەک با بڵین عەرەب بکایی فارس بکایی ئەوان لە ڕووی فەرهەنگیەوە لە ئێمە دەوڵەمەندترن تۆ زانی تا 500 ساڵەوە پێش ئینگلیز خۆی بە ئینگلیزی ینی چینی حکومڕان جارە بە ئینگلیزی قسەیان ناکرد بە فەڕەنسی قسەیان نەکرد لە بەریتانیا ئەو ئینگلیزی کە تۆ ئەمڕۆ ئاوایی بینی وازانی زۆر گرنگە لە ساسی لاتینیە لە ساسی فەڕەنسی ینی زمانێکی زۆر هەژارە وەکو خاوەنی زمانی کوردی بە سەدان ئەوە زیاتر خاوەنی وشەی ڕەسەنی خۆیەتی وەک لە زۆر زمانی جیهانی بەڵام زمان بە چی ینی بۆ نمونە بە پێشوی ئەوەشتاوکەم زمانی تووشی هەر پێی نانووسرا بە دەکمن پێ نووسرا لە ڕابردووە لە دیوەخانەکانیانە بە فارسی و بە عەرەبی زۆر جار شتیان نووسی بەڵام کە تۆ دەوڵەت لە پشتەوە بەهێز بوو ئەم زمانە گەوراکە ئێمە لەم سە ساڵا ژێردەسەین لەم سە ساڵا ژێردەسەکراین خۆی ژێردەسە نەبووین بەو شێوەیە ئێمە قەت عەرەب حکمی نەکردوین لە سەردەمێکی کەمی بە عەباسیەومانە توانیوانە ماوەیەک ئەجینە عەرەب حکمی نەکردوین بەڵام ئەوروپا هاتووە ئەمانیان کرۆ بە کەڵەگا بەدەزێمەوە نەخشەیەکیان دروست کردووە ئەمە پشتگیری لە زمانەکانی تۆ کە دەوڵەتێکت هەبوو دەوڵەتێکی بەهێزت هەبوو ئەم زمانە بوو بە زمانی فەرمی دەوڵەت کە بوو بە زمانی هەموو مناڵە بەوە بیری کردەوە بە کوردی بیری کردەوە بە کوردی نووسی بە ئەمە زمان بەوە بێ بە سەردەمی ئەجینەوەکو دەوڵەمەنی لەوانەیەکێ لە زمانە هەرە دەوڵەمەنەکانی جیان بێ لە ڕووی زاراوە لە هەموو ڕوویەکەوە باشە کاک سۆران جەناب باسی ئەو دەکەی دەڵێ کورد هەموو مقاومەتەکانی نەتەوەی بوونی تایە ئەو مێژوویەکی دێرینیشەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە باشە بۆ کورد تا ئێستا خاوەنی دەوڵەت نەگەشەوە بە ئەوەی بێتە خاوەنی دەوڵەتی نەتەوەی خۆی ئەمڕۆ نیەتی بەڵام هەی بووە لە ڕابردووە ینی تۆ بۆ مناڵم ژێردەستەی لە پێش ئیسلامە دەوڵەتی هەزبانیت هەبووە دەوڵەتی ئاتەرپاسیانت هەبووە دەوڵەتی کوردیانت هەبووە بە قۆڵی سەیری کە بزانە هەتا ئیسرائیل بەدەست کوردەوە بۆ لە پێش ئیسلامە ئەمە من هەمووکو جاری تر پێدڵم هەمووی بەسەرچاوە ئێمە دەوڵەتی هەزبانی ئاگادار نین ئەم دەوڵەتە لە کوردستانەوە تا ئیسرائیلی حکوم کردووە ئەوە ئەم سەدەی بیستەیەمە ئەم لە تەمەن 500 ساڵەوە پێش ڕۆژهەڵات دابشکرا لە بینی ڕۆم و عەجەمە هەر ئێمە زۆر نەوتەوەی تریش کەوتە بینی ئەمینەوە بەڵام ئێمە نیمچە سەر بەخۆ بووین لە شوێنی یە خاڵیتێ کورد بۆ لە ویزڤالیا نەیتوانی ژۆکو دەوڵەتێک لە ویزڤالیا لە کۆنگرەی ویزڤالیایس بڵین لە ساڵی 1500 لەو بابەتان نەبوو ئەو کۆنگرای بەسرا بۆی دەوڵەتی نەتەوەی ڕاگەێندا هەموو نەتەوەکان خاوەنی دەوڵەتی خۆیان من کورد سەدەی بیستەمە سەدەی ناوەڕاستیەوە نیم لە سەدەی ناوەڕاستە هەموو نەتەوەیەکی جیهانی ڕابگەن ئەوە شتی وا بڕواناکەم ویزڤالیا لە کۆنفراسی ویزڤالیا بوو لە ئەڵمانیا ئەوە هی جیهانی بە هیچ شتێوە 500 ساڵەوە پێشتیوان نەکراوە بە هیچ شتێوە بەڵام ڕۆژهەڵات دابشکرا لە بەرەوەی ئەم دوو هێزە لە جەنگا بوون ئەم دوو هێزی عوسمانی و کە بڵین ڕۆم زۆر جاڵێ ڕۆم و عەجەم ڕۆم مەبەستیان تورکە کورد جا چی کردوە چکە تورک هاتۆتە شوێنی ڕۆمەکان جاران لەگەڵ ڕۆما کێشەی وەکو ناوەکەشی نەگۆڕیوە شەرینالی بە تورگەڵێ ڕۆم بەسێرەوە جا ئەم ناوچێ دابشکراوە بەڵام ئێمە نیمچە سەربەخۆ بووین و جاریوا سەربەخۆش بووین لە سەرخاکی خۆمانە لە سەدەی بیستەمە ئەم کۆتە دروست بوو کۆتی دەوڵەتە نەتەوەیی نوێ
لە دوای جەنگی جیهانی دووەم ئەوروپا یەکەم ببوورە. ئەوروپا بە زانیاریی هەژارەوە هاتوونەتە ئەم ڕۆژهەڵاتە و بۆ بەرژەوەندی خۆیان ئەم نەخشەی کە کردویانە نوێنەرایەتی توانا و ژمارەی ینی خەڵکەکە ناکا لێرە نەخشەیەکە بۆ بەرژەوەندی ئەڵمان و ببوو لە فەڕەنسی و بەریتانیەکان دروستکراوە بە زۆری. لەبەرەوە ئەم ڕۆژهەڵاتی ئەمە بەرهەمی هەوڵی خەڵکەکە نییە، یعنی تۆ کەمتر بوو بێتی لە عەرەبیا عەرەب لە تۆ زیاتر بوو بێ نەخێر. ئەمە بەرهەمی هەوڵێکی ینی دەرەکیە کە هاتووە لە بەرژەوەندی خۆی نەخشەیەکی دروست کردووە. تۆ لەم کەڵگای عەرەبی کرۆ بە کەڵگا بەدەستەوە کەچی نە لە ڕووی ئەقلەوە نە لە ڕووی بەڕێوەبردنەوە عەرەب توانای لە تۆ زیاتر نییە، بەڵام شەریعەتێکی هەیە ئەوە توانێت نەوت فرۆشە بۆ نمونە تۆ ناتوانانی لەبەرەوە شەریعەتێکی دەوڵەتی ئیراوە بەنەتەوەی عەرەب بووە بەنەتەوەی فارس. ئەمە لە دەرەوە هاتووە ئەجینە بە توانا و ینی هینی ئەو دەستێوەردانە دەرەکیە نەبووە کە هاتووە ئەم نەخشەی کێشاوە. ئێمە هەر ناهات بەو شێوەیەکەیە چکە لە ڕووداوەکانی مەسەن ڕووداوی ناو سووریا سێرکە لە سەدەی ڕابردووە سەرەتاکانی ئەمەی کوردیە مەزەن دروزەکان سووریان تا لوبنان بەدەست کوردەوە بۆ ئەمە لە سەدەی لەم سە ساڵەیە کەچی وردەوردە چیرۆکەکە کراوە بە عەرەبی دروست کراوە بە عەرەب کەچی من پەرتوێکی کۆن هیچی ناڵە دروست هەرڵە دروزە لەکرات هەموو کتێبە عەرەبیەکان کە مێژویە و ناوچەیە نووسێ ئەمانە بەدەست کوردەوە بۆ وڵاتی ئەم ڕۆڵە وڵا کورد خەڵکی سووریانیە سیرە داماویانی کە بە شەرتێ مێژوەکەی بەدەست کوردەوەی بە هەمان شێوە عێراق یا ئێرانی ئەمانە جا ئەوەیە ئەم هیچ کۆتێ بەقێم کۆتەی ئەم دەوڵەتە نوێی کە دروست کراوە لە ئوروپاوە دەوڵەتە ینی دەوڵەتی نەتەوەی کە لە ئوروپاوە مۆدلەکە هێنراوە لە ڕۆژهەڵاتە نوێ بووە بەڵێ ئەمە گەورەترین لێدانە لە فەرهەنگ و مێژوو لە کورد وەکوونەتەوە. بەڵێ وەکو دوا پرسیار چی بکرێ بۆی کورد لە هەژمونی باوڵین داگیرکاری و هەژمونی نەتەوەکانی فارس و عەرەب و ئەو نەتەوانەی کە لێرە هەموو کوردیان ستەم لە کوردەکەن و کوردیان داگیر کردووە چی بکە بۆی کورد لەو داگیرکاری ڕزگاری بێت کورد چی بکە؟ بڕێی بە بۆچوونی من هوشیاری ئەوە بناغی ینی ملەتی هوشیار ناکرێ بەژێر دەستە نەحکومڕانی خۆی توانێ بیکا بەژێر دەستە نەحکومڕانی دەرەکێت توانێ بیکا بەژێر لەبەر هوشیاری گرنگە بەڵام لەژێر چەتری هوشیاریە من وەکو مێژوو نووسێ قساکەم نەتەوەیە کە مێژوو خۆی نەناسێ نەتەوەیکی ونە ونە ناتوانێ هەنگاو بەرە و داهاتوو بنێ. ئێستا مناڵێکی فارس یا عەرەب کە لەگەڵ تۆ دانیش ینی بەهینێکە و قساکان بۆ تێگەێنراوە کە تۆ گرنگی تۆ ئەمە هەیە تۆ ئەمە متەنەبی هەیە بەڵام ئێمە ناتوانین بە مناڵی خۆمان بڵین تۆ دینەوەریت هەیە دینەوەریە کە متەنەبی لە چاو دینەوەریە ناگاتە پاژنەشی باشە لە ڕووی وەکو مرۆڤێکی بێلایەن سەیری ئاستی فکری و کاریگەری لەسەر مرۆڤایەتی متەنەبی چییە بەنیسبەت دینەوەریەوە کەچی زۆر مناڵی ئێمە متەنەبیێنانێ جا خۆناسین بە بۆچوونی من خۆناسین گەورەترین چەکە بۆ هەموو نەتەوەیەک هەتا خۆت نەناسی خۆناسین هەر بۆ نییە بی وەڵام منەوە بووم نەخێر وەک تۆ چیت وەکو کەسێک با من بۆ سادەکەمەوە تۆ کەسێک کە نەزانێت دایک و باوکی چێە مناڵێکی لەرزۆکە ئێمە مناڵێکی لەرزۆکین وەکوونەتەوە لەبەرەوەی نازانین چین بە کاتێ زانی چیت لەسەر بناغی دروست کەسێکی ینی ژیرانەتر بەرەو ئەمە بۆ هەر بۆ نا ئێمە چین بەس بۆ ئەوەی باسی بکەین نەخێر بۆ ئەوەی ژیرانەتر لە وانەکانی ڕابردوو تێ بکەین بۆی بزانین چین وەکو مرۆڤ هەنگاوەکانمان ژیرانەتر بێ بۆشە. زۆر سپاس بۆ بەڕێز سۆران حەمەڕەش کە ئامادە بووی بۆ بەرنامەکەمان حەسێتت کێشا ماندوومان کردی و زۆر سپاس بۆ ئەو هەموو معلومات و زانیار و بابەتە مێژویانی کە لە بەرنامەکە خستە و زۆر سپاس دەکەین ئامادە بووی بینێرانی بەڕێز هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا تەوەرێکی تر و بابەتێکی تر هەرشاد.